خوا بەزار بێ ئێستا ئەمڕۆ گەڕاوینەوە کوردستان هەستەی زۆر خۆشمانەیە چونکە ماوەی 2 مانگەمە لە لیبیا بووین بەڕاستی ژیانمان زۆر ناخۆش بوو. بارودۆختان چۆن بوو لێ؟ وەڵی بارودۆخمان زۆر ناخۆش بوو، نان خواردنەکان خواردن بوو بەڵکو هەر لە ژوورەوە بین بەس هەفتەیەک ڕۆژدان کردینە دەرێ. ئێوە چۆن گیرتان خوارد لە بەلەمەکەیەوە دواتر چۆن بەرەو لیبیا بەڕێکەوە؟ وەڵی ماوەی 8 ڕۆژ لە ئاودا بووین بەهۆی جەوی دەریاوە ڕوومان لە لیبیا کرد بە ناچاری. زۆر سپاس بۆ بارودۆخی تۆ بارودۆخی مناڵەکانت چۆن بوون؟ وڵاهی لێوێن دەرباش نەبوو بە زۆر شکر بۆ خوا هاتینەوە. خەڵکی شوێنیەوە؟ هەولێر وەڵا بارودۆخمان زۆر خراپ بوو لە ڕێگا بووین بەرەو ئیتالیا شەپۆل نەهێشت 4 ساعتمان ماوە بگەینە ئیتالیا بەڵام شەپۆل نەهێشت گەڕێنەوە بەرەو لیبیا بەڕاستی بارودۆخمان زۆر خراپ بوو کە دابەزین لە لیبیا براینە بنکە یەکسەرەتا دوای دەوری 20 ڕۆژ ماینەوە لەو بنکە براینە لە کەمپەکە ژیانمان زۆر ناخۆشتر بوو ئێستا هەموومان زۆر دڵخۆشین کە هاتینەوە بۆ چارە وڵاتی خۆمان دەستخۆشێکی زۆرمانەیە لە تاوەڵەبانی کە مەسروفی هەموو شتەکەمانی کردووە بینەوە بە سلێمانی. ئێمە لە شاری سلێمانیەوە بەڕێکەوتین بۆ تورکیا لە تووچاوە بە یەخە ڕۆشن بەرەو ئیتالیا ئیتر شەپۆلی ئاو بەرز بۆ مەجای نەدا بگەینە ئیتالیا 4 ساعت پامان بوو ئیتر لێەوە بە ناچاری بەڕێکەوتین بەرەو لیبیا. کاتم زۆرم پێخۆشە زۆر مەمنون سپاسکە بۆ خۆی کات دەهێتەوانی و دێتەوە بۆ کوردستانی خۆمان زۆرم پێخۆشە. زۆر سپاسیانەکەین بۆ دەستگای لوتکە و بۆ بەڕێز کاک قوبات کە ئەو بەئەرشی ئەم هینێوەستان کۆچبرانێمەکە گەڕاندویانەوە بێرە و زۆر سپاسی ئەرکمان دووبنیانەکەین. زۆر سپاسی کاک قوبات دەکەین بەڕاستی ڕۆڵێکی گرنگی ژەڕالی ئەو نەبووەوە باسای نەهاتەوە زۆر سپاسی دەکەین.